إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوای گەورە میێرەبان پێناسەی ژیانی دنیامان بۆ دەکات. دەفەرمێ اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو. بزانن ژیانی دنیا یاری و گاڵتە و گەپە، وەکو یاریەک وایە، وەکو گاڵتە و گەپێک وایە. ئەمە خوای گەورە ئاوا پێناسەی ئەم ژیانەمان بۆ دەکات. هیچ سوودێکی نییە بۆ کەسانێک کە ڕێگای خۆیان نەگرتووە. زۆر بە سوودە بۆ کەسانێک کە ڕێگای خوای پەروەردگاریان گرتووە. خەڵکی وا هەیە بە 15 ساڵ، بە 20 ساڵ، بە 25 ساڵ بە تەمەنی خۆی توانی بەهەشتی خوا بەدەست بێنێ. کەسانێکی زۆریش بە سەدەها ساڵ نەیانتوانی ڕەزامەندی خوا بەدەست خۆیان بهێنن. ژیانی دنیا وەکو یاریگایەک وایە، وەکو ساحەیەک وایە. ئەوەی بیباتەوە، یاریەکە بەرێتەوە، بێگومان ئەم ژیانە یاریە بۆ بەهەشت دەڕوات. ئەوەش یاریەکە بدۆڕێنێ خەسارەتمەندە و بۆ جەهەنەم دەڕوا. کەواتە خوای گەورە دەفەرمێ ئەم ژیانە گاڵتە و گەپێکە، یاریەکە. چۆن مناڵێک گاڵتە و گەپێک دەکا و کۆتایی پێدێت، چۆن تۆ یاریەک دەکەی و کۆتایی پێدێ، ئەم ژیانیش بە هەمان شێوەیە. کەواتە لای خوای گەورە هیچ نرخێکی نییە، چونکە دەفەرمێ لعب ولهو، گاڵتەیە. وەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من لە چاو دنیادا وەک چی وایە، من و دنیا ئاوهاین، ئابەم شێوەیەین. وەکو کەسێک وایە سوارێک ڕێبوارێک بڕواتە بن دارێک، چەند سەعاتێ لە بن سێبەری دارەکەدا دابنیشێ و پاشان بڕوا. ئەم ژیانیش بە هەمان شێوەیە. ئێمە ئێستا حالیەن لە بن سێبەری دارەکە داین، بەڵام ئەوانەی پێش ئێمە کە مردن ڕەحمەتیان لێبێ ئەوان سێبەرەکەیان بەجێهێڵا. کەسانێک شێ لە دوای ئێمەوە دێنە سێبەرەکە و بە هەمان شێوە ئێمە ئەوانیش بەجێ دەهێڵن. بۆیە سەرکەوتوو ئەو کەسەیە، عاقڵ ئەو کەسەیە لەم یاریەدا، لەم گاڵتە و گەبەی دنیادا بیباتەوە. خەسارەتمەندیش ئەو کەسەیە دەیدۆڕێنێ. خوای ڕەمەزان و غەیری ڕەمەزان هەر یەک خوایە، ئەڵڵایە. ئەم ژیانە مەکە هۆکارێک بۆ بەدبەختی هەتا هاتای قیامەتی خۆت. ئەوە ژیانی دنیایە. شەوێک لە شەوەکانی ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ هەڵسا دەستی کرد بە شەو نوێژکردن. شەو نوێژێکی زۆری کرد، زۆر گریا. هەروەکو چۆن ئەو کەسێک کە لەگەڵی دابۆ دەڵێ هەروەکو چۆن کەسێ مارێ پێوە بدا چی بەسەرا دێ، مرۆڤێک مارێک پێوە بدا چی حاڵێکی هەیە. ئەڵێ ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ ئابە و شێوەیە لەو شەوەدا حاڵی وەکو کەسێک وا بوو کە گەزرابێ و مار پێوە دابێت. دەفەرمێ دەیفەرموو یا دنیا غڕی غەیری ئینەما طەلەقتوکی ثەلاثە لا رەجعتە فیها. ئەی دنیا غەیری من گومڕا بکە و سەری لێ بشێوێنە، غەیری من سەرگەردان بکە، چونکە بەڕاستی من تۆم 3 جار تەلاق داوە، تەلاقیش کە گەڕانەوەی تیان نەبێت. بەڵام ئێمە دنیامان تەلاق نەداوە. ئەم ژیانە کۆتایی پێدێت. ئەمڕۆ یا بەیانی عاقڵ و بەختەوەر ئەو کەسەیە بتوانێت لەم یاریەدا، لەم ژیانە کەمەدا بیباتەوە. باشبی بەخوا هەردەمری، خراپی هەردەمریت. ڕێگای خوا بگری هەردەمری، ڕێگای خوا نەگری هەردەمری. مانگی ڕەمەزان تەنها عیبادەت بکەی هەردەمری، 12 مانگش بیکەی هەردەمری. بۆیە ڕێگای خوا لەبیر مەکە. ئەو وعدەی بەخوا داوە ئیاکە نەعبودو، تەنها خوای عیبادەت بۆ تۆ دەکەم حتا مردن وعدە خلاف مەبە لەسەری بە، وعدە خلاف مەبە. ئەوەی کە مانگی ڕەمەزان تەنها عیبادەت دەکا ئەو وعدە خلافە، لەگەڵ خوادا ڕاستگۆ نییە. خوای گەورە لە پێناسەی دۆمی ژیانی دنیادا دەفەرمێ وەزینەة وتەفاخر. ئەم ژیانە چەند شتێکی جوانە لەگەڵ فەخر و شانازی. تەماشا دەکەی خەڵکی
کاتەکانی خۆیان هەمووی سەرفەکەن بۆ ئەم دنیاە، لەبەر خاتری ئەم دنیاە خوێنی خەڵکی دەڕژێنن، لەبەر خاتری ئەم دنیاە کافر و بێباوەڕ دەبن، لەبەر خاتری ئەم دنیاە زوڵم دەکەن، بەڵام بۆیان نامێنێت. چەندەها زاڵم هەبوو لەم سەردەمەدا ئەوی لە پێناومانەوەی خۆمدا هەموو شتێک دەکەم، ئێستا کەس نازانێ گۆڕەکەی لەکوێیە. ژیانی دنیا قیمەتی نییە، هەر چی دەکەی بیکە دڵنیابە هەر بەجی دەهێڵی. جا بۆیە ئەم ژیانە چەند شتێکی جوانی تایە، تۆ خۆتی پێ جوان دەکەی، خۆتی پێ دەڕازێنیتەوە و خەڵکانێک شێ فەخر و شانازی دەکەن بە جسم و لاشە و جوانی خۆیانەوە، بە ماڵ و سەرۆت و سامانی خۆیانەوە، بە دەسەڵاتی خۆیانەوە، بۆیە لە پێناو خوادا ناژین بەڵکو بۆ غەیری خوا دەژین، بەڵام هەر بەجێشی دەهێڵن. ئێمە شانازی بە ماڵی خۆمانەوە دەکەین، بە جسم و لاشەی خۆمانەوە دەکەین، بەڵام وەڵاهی نامێنێ، هەمووی دەڕزێ. وەڵاهی بە ملیارەها گەنجی جوان، ئافرەتی جوان و قۆز ئێستا هەمویان وەڵا بوونەتە پارچەی خۆڵ لە ناو زەویدا. چەندەها دەوڵەمەندمان بینی دەمرێ و کفنی دەوڵەمەندەکە، دەوڵەمەندترین کەس بە لەم سەرزەوێدا کفنەکەی تۆ، قەبرەکەی تۆ لەگەڵ کەسێکی ترا فەرقی نە لەناوە، هەموو یەک شێوێ تەسکە. جلی من خامە، جلی تۆی دەوڵەمەند و دەسەڵاتداریش هەر خامەکەیە. کەواتە شانازی بە چیوە دەکەیت؟ تەفاخور، فەخر و شانازی بە چیوە دەکەیت؟ کۆتاییەکەی من تۆ هەر یەکێکە. بەڵام گرنگ ئەوەیە کۆتایی ناو گۆڕەکەمان باش بێت. کوا پاشاکان، کوا دەسەڵاتدارەکان، کوا ئەو هەموو کیسرا و فێرعەونەی کە هەبوو، کوا ئەو هەموو قەیسەر و دەسەڵاتداری کە لە دنیا هەبوو، کوا ئەو هەموو سەرۆک و مەلیکەی کە هەبوو لە دنیادا، هەمویان بەجێیان هێشت. بەڵام زۆربەیان بێگومان دنیا بۆ هۆکاری بەدبەختی هەتایی ئەوان لەبەر دەسەڵات و لەبەر دەوڵەمەندیە خۆیان لە خۆیان ڕەنجان لەبەر خاتی جوانیکی ئەم دنیاە. فەخر و شانازیان کرد و لوتیان بەرز بوو، خوا بە ئاگری دۆزەخ لوتیان دەشکێنێ بێگومان. چا بۆیە ژیانی دنیا هیچ نییە. خوای گەورە دەفەرمێ لە پێناسەی سێیەمی دنیادا وتەکاثر فی الأموال والأولاد. ئەم ژیانی دنیاە بریتیە لەوەی کە ئینسان ماڵ و مناڵ و سەروەت و سامانی زیاد بکە. هەر کەسێک لە ئێمە کە سابەت دەکەین، خۆمان ماندوو ئەەکەین، هەمومان میرات کۆکەینەوە. ئەمڕۆ ماڵت هەیە، ماڵەکەی فڵان کەس، ئەو دەقەی کە مردی ماڵەکە دەبێتە میرات، هەمومان میرات کۆکەینەوە. بۆیە ئەوەندە خەمی بووکوزاواتە خەمی خۆت بێ باشترە. هەمومان ماڵ و سەرۆت و سامانەکەمان دەبێتە میرات، یەک بە یەکمان میرات کۆکەینەوە. ئەوە ماڵەکەی ئێمە، پێناسەی ماڵەکەمان ئەمڕۆ ماڵ بەیانی میرات. کەواتە ئاگاداری خۆت بە لە دوای مردنت ماڵەکەت میراتەکەت سوودت پێ ناگەێنێ ئەگەر لە دنیادا خۆت شتێکت پێ نەکردی بێ. خەڵکی وایە ئەوەندە داماوە دەستی تێ ناچێ شتێکی لێ بخوا، جلێکی جوان لەبەر ناکە، مناڵەکانی ئەحتیاج و داماون. پارەت بۆ چییە؟ تۆ مناڵەکان و ژنەکەت ئەحتیاجی خەڵک بێ، خەڵک داوای پارە لە خەڵک بکە، چ قیمەتێکیە تۆ ئەگەر سەتەها خان و دەسەڵاتت هەبێ؟ چ قیمەتێکیە لە ماڵ و شەدە پارەتدا نابێ، بەڵام ژن و مناڵەکەت ئەحتیاجی دەستی خەڵک بن؟ مرد بە با ژن و مناڵت ئەحتیاجی خەڵک نەبێ کە هەتە بیخۆ. خوای گەورە پێی خۆشە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم، نیعمەتێکی بە عەبدێک بەخشی خوای پێی خۆشە ئاسەوار و شوێنەواری ئەو نیعمەتە بە تۆ ببینێ، دەوڵەمەندی وەکو دەوڵەمەند بژی، بەڵام لوتت بەرز نەبێ، ماڵ و مناڵە با تێر بێ و یارمەتی خەڵکی فەقیر هۆژاریش بدە. مەکڕ و زێرە بڵێ هیچم نییە، هیچم نییە، هیچم نییە. وڵای خەڵکی وا هەبوو کڕوزاوەتەوە، وتمە کاکە بۆ کڕوزێتەوە؟ وتی وەڵام مەکەی ژیانم ڕۆژ مانگی 2 دەفتەرم دەسەکەی. ئەو مەکەی ژیانە، مانگی 2 دەفتەر. بتخوا ژیانە. منیش وتم وەرە بۆ مزگەوت جومعە بانگەوازێکت بۆ بکەم. تخوا ئەوە شەرمەزاری نییە؟ 2 دەفتەر مانگی واریداتی مانگانت بێ بڵێ ئەوکەی ژیان و حاڵە منی تیام. والله ماڵەکە تووری قوڕاوی نایەنێت. ئەوەیە وتەکاثر فی الأموال والأولاد. ماڵ زیاد دەکەی، مناڵ زیاد دەکەی، بەڵام بەخوا هەمووی بەجێ دەهێڵی. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم، ئەم دنیاە هەموو دنیا نەک ئەوەی کە تۆ هەتە. ئەگەر هەموو دنیا بەقەت باڵی مێشولەیەک، نەک مێشولە،
نەک هەموو باڵەکانی بەڵکو یەک باڵێکی. ئەگەر دنیا بەقەت باڵی مێشولەیەک لای خوا قیمەت و نرخی هەبوایە، خوای گەورە یەک قومێ ئاو بە کافر نەئەدا، یەک قومێ ئاو. کەواتە بەقەت باڵی مێشولەیەک ئەم دنیای لای خوا قیمەتی نییە. کەواتە ئاگاداری خۆمان بین، کەسابەتی حەڵاڵ بکە، بە حەرام ماڵەکەی خۆت زیاد مەکە، باخوا غەزەب لێ نەگرێ. ئەوەی بە حەرام گەورە بێ و بە حەرامی بمرێ، بۆ شێوەی پەروەردە بووی هەر حەرامی خوارد بێت تا مردن دڵنیا بخوا دەیخاتە ئاگرەوە، وەک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم. بە ئەم ژیانی دنیای گومڕامان نەکات. یا ربی خوایە لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ربی خوایە بەهەشتی پانوبەریمان شاد کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهی گەورە لە پێناسی دنیادا دەفەرمێ كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما. ئەم ژیانی دنیاە وەکو بارانێک وایە، ژیانی دنیا وەک بارانێک وایە. کاتێکە دەبارێ دەبینی خاوەن کێڵگەکە ئەوەی کە زەرعاتەکەی کردووە، کشت و کاڵەکەی کردووە، دەبینێت ئەو بەرووبوو مڕووەکانی جوان جوان سەوزە بێ، دڵی خۆشە، باخەکەی جوان سەوز بوو. هەروەکو چۆن دەبینی گشت و گیاکان سەوز و شینە بێ جوان دەرەچێت. تەماشا دەکەی ئەمجا خوای گەورە دەفەرمێ دەبینی دوای ماوەیەک زەر دەبێ، ئەمجا دەبێتە پوش. ئەو گیا جوانە دەبینی ڕەونەقی هەیە، سەوز و جوان و ژیانەوە تێیدا دەبینیت. دوای ماوەیە گوردە و دەزەر دەبێ، ئەمجا دەبێتە پوش با دەیبەت، پوش و پەڵاش. ئێمەش یەکەم جار بە قووەتین، بەهێزین، بەڵام وردەوە دەزەر دەبین و ئەوەرین، وردەوە دە پیر ئەبین و تااقەتمان نامێنێ. مرۆڤ تقریبا هەتا 25 ساڵی بە قووەتە، دوای وردە دەبەرەوە دوا دێت، ساڵ بە ساڵ، 5 ساڵ جارێ، 10 ساڵ جارێ وردە. بێگومان 25 وەکو 50 نییە، 50 وەکو 70 نییە، بەڵام تۆ وردەوە دەگەشت نەما، وردە ئەمجا بەرەو دوا دیت، بەرەو دوا دیت. چۆن گژوگیاکە جوان و سەوزە، دارەکە گەڵاکەی سەوز و جوانە، دەبینی وردە و دوایی زەر دەبێ و ئەوەرێک ئەکەوێتە خوارەوە. ئێمەش دەکەوینە خوارەوە و دەمرین. ئەمە ژیانی دنیاە، ئەمە پێناسی دنیاە لای خوای گەورە. بۆیە کارێک بکەین لە دوای مردنمان شەرمەزار نەبین. ئەو ژیانی کە هەمانە بۆ خوا سەرفیکەین. گەنجە خۆشەویستەکان ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیبینن خەتە ڕەشەکەی لێ ئەدەن، زۆربەیان گەنجن، بە تەگمەن خەڵکی بە تەمەنیتیایە. خوای گەورە چاوەڕێی ئەوە ناکات تۆ خوێندنەکە تەواوکەی مناڵت ببێ و ژن بێنی، چاوەڕێی ئەوە ناکات خوای پەروەردگار تۆ مناڵەکان ژن بێن و شوو بکەن و بیتە باپیرە و نەنگ و ئەمجا بمری، کە ئیشت تەواو بوو. خەڵکی وها بۆ بەیانی مناقەشەی ڕیسالەی دکتۆراکە و ماجستێرەکەی بۆ مردووەشەوە. خوا چاوەڕێی ئەوە ناکات کاتی مردنت هات شتێک نییە ڕێگریت لێ بکات. ئیشت تەواو کردو تەواوت نەکردووە، مناقەشەت ماوە یان نەتماوەی ماجستێرەکە دکتۆراکەت یا خوێندنەکە ساڵی نیو ساڵی ماوە، ئەو نایخوات کە کاتی مردنت هات زەر دەبی و دەکەویتە خوار و دەوەریت. ئەوە ژیانی دنیاە. کوا بابا پیرمان خواریان خۆش بێوانی کە مردوونە، کەسیان گەڕانەوە، کەسێک لە ئێمە مردوەکانی بینی بگەڕێتەوە بۆ ئەم دنیاە بۆی چاکە بکات؟ ناوەڵڵا، بەخوا ئێمەش ناگەڕینەوە. بەخوای گەورە ڕۆژێ دی ئەم دنیایەمان لێ تاریک دەبێ، بەڵام گرنگ ئەوەیە قیامەتی خۆمان تاریک نەکەین. بێگومان خواناسان ئەم ژیانیان زانیوە چۆنە، بۆیە خۆیان بۆ یەکلا کردوەوە بۆ ڕەزامەندی خوا. ئیمامی ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت ئیمامی ئیبن تەیمیە مرد کە مامۆسای ئیمامی ئیبن کەثیرە ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی ئیبن تەیمیە زۆر لەوە گەورەترە کەسانی قسەی پێ بڵێن ڕەحمەتی خوای لێبێ، کە زانایەکی گەورەی کورد بووە ڕەحمەتی خوای لێبێ. دەفەرمێ کاتە ئیمامی ئیبن تەیمی مامۆستام مرد جەنازەکەی دانرا بوو، بەڵێ دەفەرمێ دەموچاویم هەڵدایەوە، دەموچاویم هەڵدایەوە، پەڕۆکم لەبان دەموچاوی لابرد، تەماشام کرد، ئەفەرمێ نێوە چاوانی ماچ کرد، ئەمەی ماچ کرد، سونەتە ماچی مردوو بکەی، دروستە ئینشاءڵڵا.
دەفەرمێت تەماشام کرد پیری پێوە دیارە ئەو کاتێک کە تەمان لە سجنەوە فاتی کرد ڕەحمەتی خوای لێ بێ لەیانی کەسانێکی خراپەوە سجنیان کرد دەفەرمی ئەو کاتێک کە لای ئێمە بوو گەنجتر بوو بەس کاتێک کە مرد تەماشام کرد لە سجنا زۆر پیر بووە زۆر پیری پێوە دیار بووە دەم و چاوی پیر بووە ڕیش و سەری سپی بووە بەڵێ دەفەرمی ئیمام ابن کەثیر ڕەحمەتی خوای لێ بێ مناڵێکی جێ نەهێڵا ئیبن تەیمیە لە دوای خۆ چونکە ژنی نەهێنا مناڵێکی بەجێ نەهێڵا دوعای خێری بۆ بکە بەڵام ئومەتێکی بەجێ هێڵا دوعای خێری بۆ بکە ئومەتێک ڕۆژانە هەزارەها کەس دەڵێ ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ڕەحمەتی خوای لێ بێ مناڵی جێ نەهێڵا بەڵام ئومەتێکی بەجێ هێڵا ملیۆنەها خەڵکی بەجێ هێڵا دوعای خێری بۆ بکەن با ئێمەش ئاوا بژین بە سەربەرزی بمرین بە سەربەرزی بژین بە دڵنیایەوە خوای گەورە سەرکەوتومان دەکات ئینشاءالله ئەوە ژیانی دنیای ئەوان زانیان دنیا چییە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ پێڵاوەکەی پی نەبوو جلەکانی بەری پی نەبوو لە خانوویەکی قوڕی زۆر ناخۆشا بوو بەڵام زۆر دڵخۆش بوو چونکە خوای دەناسی چونکە دەزانی ئەم ژیانە هەر کۆتایی دێ با ئێمەش ئەوە بزانین ئێمەش وەکو ئەو گژ و گیا و ڕووەکە گەشەمان هەیە دوای وردە و دەزەر دەبین و لاواز دەبین و وشکە بین و کۆتاییمان پێ دێت خوای گەورە باسی کۆتایی ئەم ژیانەمان بۆ دەکە ئەمە سەرنجامی ئەم ژیانەیە کە ئێمە تێیدا دەژین کۆتاییەکەی ئەمەیە هەموو شتێک کۆتایی هەیە هەموو شتێکی ئەم دنیاە کۆتایی هەیە بەڵام کۆتاییەکەی چۆنە دەفەرمێ وفي الآخرة عذاب شديد ومغفرة من الله ورضوان وما الحياة الدنيا إلا متاع الغرور دەفەرمێ لە قیامەتە خەڵکی دوو بەش خوای گەورە دەفەرمێ کەسانێکن عذابێکی بە ئێش و ئازار و بە قۆت و بەهێزیان بۆ هەیە ئەوانە کە لە دنیادا کوفریان کرد زڵمیان کرد خوایان نەناسی لە دوای مردنیان لە دوای ئەم ژیانە عذابیان بۆ هەیە چونکە لە ساحەکەدا لە یاریگاکەکە یا ئەو یاریگایە سەرکەوتوو نەبوون نەجاحەتیان نەهێنا دەفەرمێ کەسانێکی تریش هەیە لێخۆشبوونی خوا و ڕەزامەندی خوایان بۆ هەیە خوا لەو کەسانەمان بگێڕێ یا ڕەبی بۆیە خەڵکی دەبێتە دوو بەشەوە یا لە عەزابی خوادا دوای مردنت یا لە ڕەزامەندی خوا و ڕەحمەتی خوادایی یا لە ژێر عەزابی خوادایی یا لە ژێر ڕەحمەت و ڕەزامەندی خوادایی ئەم ژیانی دنیای هیچ نییە گاڵتەوگەبێک و کۆتایی پێدێ جا بۆیە لە دوای مردنمان یا بۆ بەهەشتا یا بۆ جەهەنمە یا بۆ خۆشیە یا بۆ ناخۆشیە واللهی لەم دنیاە دەرناچین هیچ کەسێکمان یا مزگەنی بەهەشتمان پێدرێ خوا لەو کەسانەمان بگێڕێ یا مزگەنی دۆزەخمان پێدرێ خوا ئێرە کەسانەمان نەگێڕێ واللهی پێش مردنی هەموو کەسێک دەزانێت جەهەنمیە باشتیە هەموو کەسێک دەزانێت براوە یا دۆڕاوە ئەو کۆتاییم ژیانەیە لە دوای مردنیش عەزابە یا خۆشی و شادیە یا دڵخۆشیە یا خەمباری و ئازارە وەیە ئەم ژیانی دنیاە باوامان لێ نەکات خوامان لەبیر بچێت لە کۆتاییە خوای گەورە ئامۆژگاریەکمان دەکات دەفەرمێ سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا بالله ورسوله كواتا ئەمە ژیانی دنیاە لە دوای مردن یا بەهەشتە یا جەهەنمە بۆیە وەسێتان بۆ کەم ئامۆژگاریتان دەکەم فەرمانتان پێ دەکەم خوای گەورە دەفەرمێ سابقوا فەرمانی خوایە پێشبڕکێ بکەن مسابقە بکەن بۆ لێخۆشبوونی خوا و بۆ بەهەشتی خوا بۆ ڕەزامەندی خوا بۆ ئەو بەهەشتەی کە پانتاییەکانی ئاسمان و زەویە خوای گەورە دایناوە بۆ ئەو کەسانی کە باوەڕیان بەخوا و بە پێغەمبەران هەیە سەلامی خوایان لەسەر بێ خوای گەورە فەرمانە پێ دەکات مسابقە و پێشبڕکێ بکەن بۆ ژیانی قیامەتتان چونکە ئەم دنیاە سیقەی نییە تەمەنمان سیقەی نییە چەند کەسە بوو پارەکە ڕەحمەتی خوایان لێبێ لەگەڵ ئێمەدا تەراویح و جومعەیان کرد ڕەمەزانیان لەگەڵ ئێمەدا کرد ئێستا لەکوێن چەندێک دەناسن لەوانە ژیانیان بەجێ هێڵا خوا دەزانێت ڕەمەزانەکەی تر ئێمە لەکوێین بەخوا دڵنیا بە کەسانێک هەیە ئێستا بە ڕۆژوون یا بە ڕۆژوونین بەخوا ڕەمەزانەکەی تر نابیننەوە ئەمە ژیانی دنیاە بۆیە پێشبڕکێ بکەن بۆ ڕەزامەندی خوا بۆ ئەو بەهەشتەی کە پانتایی ئاسمانەکان و زەویە خوا بۆ ئیماندارانی داناوە بۆ کەسانی باوەڕیان بەخوا و بە هەموو پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێ تەنها موسڵمانیشە باوەڕی بە هەموو پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێ الحەمدولله باوەڕمان یەک بە یەکیان هەیە
بەڵام ئەوەکانی تر گاورجوولەکەی هەر کەسێکی ترە باوەڕیان بە زۆربەی لە پێغەمبەران نیە سەلامی خوایە لەسەر بێ. ئێمە الحەمدوللا باوەڕمان بە هەمووی هەیە. جا ئەگەر مسابقە بکەین بۆ ڕەزامەندی خوا و بۆ بەهەشت ئینشاءڵڵا شمولی ئێمە دەکا، چونکە دەفەرمێ باوەڕیان بەخوا و بە هەموو پێغەمبەران هەیە سەلامی خوایە لەسەر بێ. باش بۆ کەسانەیە. با ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێن بە خۆماندا بچینەوە ئەم ژیانە ئەم ڕۆیابیانی کۆتایی پێدێ. چەندەها کە جاردانیشی لە مەجلیسا لەگەڵ برادەر و کەس و خزم و ناسیاوی خۆمانە، بەڵام دوای جەنازەکەیمان بینی، باوکمان بەجێ هێڵا قسەی لەگەڵمان کرد، دوای جەنازەکەیمان بینی، دایکمان بینی بە هەمان شێوە، کوڕ و کچ و برا و خوشک و برادەرەکانمان. ئەم ژیانە کۆتایی پێدێ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كردو. يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بباريزي. خوايا جان أواني نخوش ودرددار شفاء بدي. خوايا جان أواني قرزاريان بودا بركي، أواني فقير وهجار حاليان باشكي. يا ربي خوايا نرجو رجوع عبادت من لقبول كي أم دنيا بكيتا هو كارك بو بختوري قيامت من. خوايا جان لم دنيا دا لو كسانا من بقيري كبراون، لو كسانا من نقيري كدوراون يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.